لیژنەی نەوت و وزە لە پەرلەمانی عێراق لە بەیاننامەیەکدا داوا لە هەردوو حکوومەتی هەرێم و ناوەند دەکەن لەسەر پرسی هەناردەکردنی نەوتی هەرێم ڕێک بکەون. ئەو داوایی لیژنەکە دوای ئەوە دێت حکوومەتی هەرێم لە وەڵامی سەرۆکوەزیرانی عێراقدا بە فەرمی ئامادەی خۆی نیشان داوە کە سەر جەمنەوتی بەرهەمهێنراوی هەرێم ڕادستی بەغدا بکات ئەگەر بەغدا ئامادە بێت موچەی فەرمانبەرانی هەرێم بە موچەی پێشمەرگەشەوە بداتە هەرێم. دوای ئەوەی بەڕێز عبادی ڕایگەیاند کە موچەی فەرمانبەرانی هەرێم دەدا لە بەرامبەر تەسلیمکردنی نەوت و دواتریش ئێمە وەڵامێکی زۆر باشی حکوومەتی هەرێممان بیست بۆ ئێمە وەکو کۆمیسیۆنی نەوت و وزە کۆبووینەوە و لەوێ بڕیارماندا کە ئێمە پشتیوانی لەو دوو لێدوانەواتە لە داوای عبادی و وەڵامەکانی حکوومەتی هەرێم بکەین و بەیاننامەیەکمان دەرکرد لەو بەیاننامەدا کە ئەمڕۆ لە ناو هۆڵی پەرلەمان خوێنمانەوە داوامان کردووە کە پێویستە هەردوو لە دەست بکەن بە گفتوگۆیەکی جددی. لە بەیاننامەکەدا هاتووە کە دەبێت هەرێم و بەغدا هەست بە بەرپرسیارەتی بکەن و ڕوبەڕووی قەیرانەکان ببنەوە. بەڵام لایەنە سیاسیەکان بۆچوونی جیاوازیان لەسەر بەیاننامەکە هەیە و ئەندامێکی هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان دەڵێت دابەزینی نرخی نەوت هەرێمی ناچار کردووە بەو داوای عبادی ڕازی بێت ئەگەرنا هەرێمی کوردستان نیەتی ڕێکەوتنی نییە. يعني أعتقد هذه المبادرة وأن كانت متأخرة. لراستيدا أما دەستپێکێکی باشە ئەگەرچی زۆر درەنگە چونکە بە بڕوای من هەرێمی کوردستان مەلەفی نەوت ڕادستی بەغدا ناکات چونکە نیەتی نییە. گەر ڕادستیشی بکات ئەوە بەهۆی کەمی نرخی نەوت و ئەو قەیرانەیە کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە بە تایبەت موچەی فەرمانبەران کە ماوەی چەند مانگێکە دابەش نەکراوە. يعيشون أزمة داخلية أزمة اقتصادية من جراء عدم استطاعتهم دفع رواتب الموظفين. لە بەرامبەردا ئەندامێکی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دەڵێت پێش بەیاننامەکەش حکوومەتی هەرێم مەبەستی بووە لەگەڵ بەغدا لەسەر پرسی نەوت ڕێک بکەوێت بەڵام بەغدا نیەتی ڕێکەوتنی نییە و لێدوانەکانی عبادیشی بە موزایەدە ناوبرد. هیوادارم ئەو بەیانەی لە بەغدا دەردەچێتن تەنها مزایدات نەبێت تەنها جۆڵاندنی شەقامی کوردی نەبێتن بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئێمە پێشتریش پشتگیری ئەو بابەتانەمان کردووە کە ئیتیفاقەکە جێبەجێ بێ و مستحقاتی هەرێم لە بەغداوە بێتە دابینکردن یعنی پشتگیری تەوامان هەیە بۆ ئەو بابەتەوە. کێشەکانی نێوان هەرێم و بەغدا تا دێت قوڵتر دەبێتەوە و لە ئێستاشدا جگە لە لێدوان و بەیاننامە هەنگاوی جدی بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە نەنراوە تەنانەت سەردانی شاندەکەی هەرێم بۆ بەغدا نەبووە هەوێنی توانەوەی بەستەڵێکی نێوان هەردوولا. ئومێد محەممەد NRT باغداد.